ما شاء الله لو سروشتە جوانەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان، وا بەرەو یەڵۆستۆن دەڕۆین. ڤیوەکی جوان، دیمەنەکی زۆر جوان. یەڵۆستۆن کەوتیتە نوعاً ما لە مثلثی ئایداهۆ، مۆنتانا لەگەڵ وایۆمینگە. ئێستا دەچینەوە دەر ئینشاءڵڵا ناشنال پارکێکی زۆر زۆر گەورەیە. ئینشاءڵڵا بە سەلامەتی دەچین و شتی خۆش پیشان دەدەین لەگەڵمان بن. ماڵی ئاوا بێژنەک لێوێن دەرەبووم خۆم حازر دەکە ژنە گوتی هێشتا نەت بڕێ بیتاقی گوتم ناگوتی هاوارە ئەوەت بدەمێ تازە بڕیتمانەمە تەواو بینێت تا 7 ڕۆژ تکەش چەند 6 ڕۆژ تکەش ئەوەیە ڕۆبستویە کەم ئەیتر خۆیسان ڕۆژ تکەش مایتی لۆ پارەکەی دێسی $5 ماڵی ئاوا بێشتان پیاوی چاکرمایە لە دووڕە بخارەکەی دەکەم ئەو هۆت سپینگە. یەک لە شوێنە بەناوبانگەکان ئێرەیە کەوا هۆت سپرینگە هەڵمی لێ هەردەسی تەمەشا بە تەواوی شوێنەکە. تەبان خەڵک ناتوانێت بیستە ئێرە وەندە نەرمە لەسەری نووسرایە ئەگەر لێبی عەردەکە ستەیبڵ نییە کاتە when we wait for icy سلیپەریە دەبزانینەوە کاینکە. خۆشم بێ کەمیسیە هاتیمەتە دەرێ والله برا ساردە.
خواهي همو يوكيكا أو يلوستونا بس شهرتكي نابانجا كيلوية هات سبرينجي تدا تقريبا شارع شي بتوكا وندا قوريه تولناوي 15 كيلومتر ها بسوريا قوريه بۆ بینین شتێکی نوێنیە بەڕاستی سروشتێکی جوانە ئەوزان هیچ درزێدانی مایە إلا ئەوەی بەسەمی برەونەش بینم لە ئاسمانەوەی ڕسمی بگرمەوە بەدەم ڕێگاوە معلومات خراپ نییە ویلایەتی ئایداهۆ عدد سکانی کەمە عدد سكانكي كما ببتاتي مشهورة دوازن و بتاتان هي او تشيبس وجتانا هم لو ايداهو يديتن ولايتي وايومينغ اسلام حاليا كباسم كل السيقو شيء مونتانا وايومينغ ايداهو هنا وايومينغ ولاياتي شي قورية وكو مساحة بلام كمترين عددي تدا populationكي خلطنا بمدوري 600,000 600,000 وكو عدد كمترين هي بلام وكو مساحة رود ايلاند بتشوكترين ولاياته للاي ايستا للاي روشالاتا وكو عدد زورترين كاليفورنيا وكو مساحة تكساسا تكساس وكو ناخريتي بلام لا اصلا دا ألاسكا جولترين ولايات بلام چونکە بە خەریتەی ئەمریکای وەنیە وەختی خۆی لە رووسیای کڕیەوە ئەگەر خەڵەت نەمە 1780 کڕیتیانەوە لە رووسیای تاکتەی نیمە بە 10 ملیۆنیان کڕیەوە هەتا ئەو کاتی کۆنگرێس وتمەوە پارەمان لە چێ بوو عەرزەکان کڕیتەوە هەر هیچی لێ کەسێک سەوز نابیتن مەستیانەوە بەس بەفرە هیتە لە دواتر نفتیان لێ دیتەوە لە لای رووسیاش کودرێ خەنی بوون کەەوە عەرزەکەیان فرۆشت بەڵام دواتر کە نەفتی لێ دیتراوە هەدەستیان کرد پەشیمان بوونە هەرچەندە سەیری ئەم ڕووبارە دەکەم ئاوێکی زۆر ساف زۆر سارد چونکە سەرچاوی ئەم ئاوە زۆربەی بەفری زستانە کە لە چیاکانی مۆنتاناوە دێ دەخوارێ ڕێک ئاوی سازگاری گوندە دوورە دەستەکانی کوردستانی بیرخستنەوە دوای ڕۆژێکی دوور و درێژ و گەران و سووران بە ئاوی ئەم ڕووبارە سافا دەستنوێشێکی جوانم ششت وەرەگە لە ساردە تاسە بەفرە نێژنۆڕان و عەسرێم نەکردیە قەسر جەمعین بکەم ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار
ئەوەی لە هەگمەمادا بوو ئەوڕۆ پێشکەشم کردن تا ڤیددیۆشتی هەر شاد بن. يسألونك عن بسم الله الرحمن الرحيم يسأل بسم الله الرحمن الرحيم